سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لە ڤیدۆی دووەمماندا لە زانکۆی سلێمانی بەردەوامە بین لەگەڵتانە بۆ ئەوەی بەشێکی نوێتان پێ بناسێنین. داوەکو بزانین پارالێل زانکۆڵاینی و هەروەها ئێوارانی ئەگەر هەبێت کۆنمرەکانی چەندی وەرگرتووە. ئێوەش بۆ زیاتر زانیاری تا کۆتایی ڤیدۆ بینەرمان بن. عزیزانم، ئێمە لەم ڤیدۆیەدا حەزەکەین لەو خشتەیە کە لە پێش ئێوەی خۆشەویستە باسی زانکۆی سلێمانی بەشی کۆلێژی ئەندازیاری بۆ ئێوە خۆشەویست بکەین تاوەکو بزانین ئەم کۆلێژە پارالێل و زانکۆڵاینی بەشەکانی چەند بوونە، چکە بەشێکی زانستیە کەواتە ئێوارانی نییە. بۆیە لەگەڵمان بن بۆ ئەوەی بتوانین کەمترین کۆنمرەی هەر بەشێک بە زانکۆڵاین و پارالێل پارێزگا و گشتیەکەی بۆ ئەوی خۆشەویست ڕوون بکەینەوە. فەرمونون با پێکەوە ئەو خشتەیە ببینین. یەکەم بەشمان لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی سلێمانی بریتە لە بەشی تەلارسازی. زانستی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 94.48 و گشتیەکەی 95.567. پارالێلی پارێزگا 96.28 و گشتێکەی 97.44. دووەم بەشمان بریتە لە بەشی شارستانی 91.96 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 94.033. پارالێلی پارێزگا 90.733 و گشتێکەی 95.333. سێم بەشمان بریتە لە ئەندازیاری کارەبا لە زانکۆی سلێمانی کە زانکۆڵاینی پارێزگای 84.4 و گشتێکەی 91.32. پارالێلی پارێزگا 80 و گشتێکەی 95.8. کۆتا بەشمان بریتە لە سەرچاوەکانی ئاو کە زانکۆڵاینی پارێزگا 77.992 و گشتێکەشی هیچ کۆنمرەیەکمان بەردەست نەکەوتبوو. پارالێلی پارێزگا و گشتێکەی هەردووچیان 80 وەرەگرێت، واتە بۆ پارالێل هەردووچیان چ پارێزگا بێت چ گشتێکی بێ 80ە. خۆشەویستان، ئەوەی باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆی سلێمانی کۆلێژی ئەندازیاری. ئێوەی خۆشەویست ئەتوانن وەکو بناغەیەک بۆ ساڵی داهاتوو بۆ ئەو قوتابی خۆشەویستانێک کە ئێستا لە پۆلی 12 خەریکی امتحاناتن وەکو بناغەیەک بەکاری بێنن، چونکە ئەم کۆنمرانە بۆ هیچ ساڵی خوێندنی 2022-2023. ئەم ساڵی خوێندن کاکاتە 2023-2024 تەنها وەکو بەرچاوڕوونی ئەم کۆنمرانە بەکار بێنن تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکانتان بتوانن بە نزیکەی ئەو بەشانە هەڵبژێرن کە ئاوات و دڵخوازی خۆتانە. بە هیوای سەرکەوتنتان بۆ ماندوو بوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن.